سفرەی سەفەری وەک بەرهەمێکی ناوخۆیی هەرێمی کوردستان کە لە شاری سلێمانی بەرهەم دەهێنرێت ڕەوانەی دەرەوەی وڵات کرا. بەڕێوەبەری یەکەمین کارگەی بەرهەمهێنانی سفرەی سەفەری لە عێراق ڕایگەیاند. هەناردەکەیان بڕی 55,000 تۆپی سفرەی سەفەری بووە کە دەکاتە 24 تۆن. شانازیەکی گەورەمان بۆ هەرێمی کوردستان و شاری سلێمانی تۆمار کرد کە ئەویش بریتی بوو لە هەناردەکردنی 55,000 تۆپ سفرەی سەفەری بە بڕی 2620 کارتۆن 24 تەن سفرەی سەفەری ئێمە هەناردەی وڵاتی بەریتانیا بکەین. ڕۆژانە پێویستمان بە 15,000 کارتۆن سفرەی سەفەریە. هەرێمی کوردستان 3,000 کارتۆن، بە جنوبی عێراق 12,000 کارتۆن. چەندین بەرهەمی ناوخۆیی ئێستا هەناردەی دەرەوەی وڵات دەکرێت. ڕاوێژکارێکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیش ئاماژە بۆ دەکات لە هەوڵی زیاتردان بۆ ئەوەی لە داهاتوودا چەند بەرهەمێکی تری ناوخۆیی ڕەوانەی دەرەوەی وڵات بکەن. لە هەندێک بوارە توانیومانە، یعنی ئەمە ئەم ساڵ ئەتوانم بڵێم چەند شتێکمان بەرهەمهێناوە نردومانەتە دەرەوە. ئەوە جێ دڵخۆشکەرە دیارە ئەوەی کە ئێمە زانیومانەوە ئاگامان لێە ئاومان نردووەتە دەرەوە لەگەڵ سفرەیە ئەوە لە ناحێسناعەکەی لە زراعیەکەیش لە کشتتوکانەکە ئێمە بەرهەمی هەنارمان نردووە و هەندێک بەرهەمی تریشمان نردووە بۆ وڵاتانی خەلیج بۆ ئەوەی بۆ تاقیکردنەوە دیارە داهاتووە. ئێمە هەوڵەدەین ئەمە لە ڕووی کواڵەتیەوە بە کواڵەتی ئەوان بەرهەم بێنین و بینێرینە دەرەوە. بە پێی بە دوواداچوونەکان عێراق ڕۆژانە پێویستی بە 15,000 کارتۆن سفرەی سەفەری هەیە. لەو ڕێژەیەشدا 3,000 بەرهەرێمی کوردستان دەکەوێت. خاوەنی یەکەمین کارگەی بەرهەمێنانی سفرەی سەفەریش لە عێراق ڕایگەیاند ساڵانە 45 ملیۆن دۆلار بۆ سفرەی سەفەری لە پارەی عێراق دەچێتە دەرەوە. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.